ئێمە بە هەموو شێوەیەک دژی هەر داگیرکەرێکی کوردستانین کە بیەوێ خاچی کوردستان کایتە مەیدانی شەڕ هەر دەوڵەتێکی ناوچەکە بێت تەنانەت ئەگەر ئەمریکا بێ رووسیا بێ هەر دەوڵەتێکی ئەوروپا بێ ئێران بێ تورکیا بێ سووریا بێ عێراق بێ ئێمە دژی ئەوەی نەخاچی کوردستان شەڕی تەدابێت و بەکار بهێنرێت بۆ ئامانزی دیکەی داگیرکەری هەر دەوڵەتێکی بێگانە. تورکیا سیاسەتی بچووکردنەوە و لاوازکردنی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستانی هەیە بە خەباتی دیبلۆماتی بە خەباتی سیاسی و بە خەباتی سەربازی خۆی بە هەموو توانە سەربازی و دیبلۆماسی و سیاسەکانی خۆی خەباتی بۆکە. بەڵام ئەوەی تورکیا لە بیری چووە ئەوەیە کە کێشەی گەلی کوردستان کێشەیەکی ڕەوایە ڕنگ بێ لە هەندێک قۆناغی مێژووی ئەم کێشە ڕەوایە تووشی پاشەکشە بێ تووشی لاوازی بێ تووشی هەندێک شکست بێ بەڵام هەرگیز ناکەوێت و هەرگیز کۆتایی پێ نایە لەبەرەوە تورکیا بە ڕێگایکی هەڵەدا دەڕوە و ڕێگایەک تاقی دەکاتەوە کە چەندەمین جارە بەهۆی تاقیکردنەوەی ئەم ڕێگا شکستی خواردووە. دیکەی ئەو بابەتەی تورکیا ئەوەیە کە ئەوێ شەڕی کورد بە کورد بکە ناوماڵی کوردی تێک بدا و هەوڵ بدا هێزی دیکەی کوردی پەلچێشی ناو ئەم ململانەیە بکە بۆ چوونی من وایە لە شەڕی کورد و کورد کەس براوە نییە ئەوەی دۆڕاوە کووردە لە شەڕی کورد و کورد براوەی تێدا نییە هەمیشە کورد دۆڕاوە لەبەرەوە ئەبێ بە هەموو شێوێ خۆمان لەم سیاسەتە بپارێزین کە ڕوبەڕووبوونەوەی کوردی و کوردی ڕوونەدا لە هەر لایەک بێت چ لە بزوتنەوەی ڕزگاری خواز بزی باکووری کوردستان بێ چ لە هەرێمی کوردستان بێ لەبەرەوە دەبێت هەوڵ دەین ئەم ئامانزەی تورکیا بەدینێ ئەم ئامانزی تورکیا بەدینێ خەونی تورکیا ئەوەیە کە پەکەکە و پارتی بێکەوە شەڕ بکەن هەموو گەلی کوردستان واجبی سەرشانیەتی ڕێگەری لەو خەونی تورکیا بکەن کە بەو خەونە نەگات نەک هەر پارتی و پەکەکە پێدا یەکێتی ئەو هێزانەی کە هێزی چەکداریان هەیە خەونی داگیرکەرانی کوردستانەوەیە کە ئەو هێزانەی کورد بەریەکەون وەک چۆن لە ڕابردووش زۆر هەوڵی ئەم زۆران داوە دەبێت بە هەمومان ڕێگەری لەو خەونەی تورکیا بکەین کە هەوڵ بدا شەڕی کورد و کورد بەرپا بکات وەک باسم کرد لە شەڕی کورد و کورد کەسمان براوەنین ئەوە ڕاستێکی مێژوویە هەر وەختێک کورد یەگرتوو بوو بێ بەیەکەوە بوو بێ توانیوەتی باشتر ئامانزەکانی بەدیبێنە و سەرکەوێت و هەر وەختێکیش کورد پەلاماری یەکتری دابێ دووبەرەچی و ناکۆچی لە نێوان خۆیان هەبوو بێ شکستی هێناوە ئەوە تەحلیلی من نییە ئەوە ڕاستێکی مێژوویە سەیری ڕابردوو گەلی کوردکە لەبەرەوە دەبێت هەوڵ دەین هیچ کاتێک ئێمە نەچین و ئەم دۆخەی کە لە ڕابردوو ڕوویدا لە ڕاستیە ئەوە یەکەم جار نییە کە سوپای تورکیا لەشکرکێشی بۆ هەرێمی کوردستان دەکا و هەر کاتێک تورکیا لە ناو خودی خۆی تووشی قەیرانێک دەبێت دەیەوێت ئەم قەیرانە لە ڕێگەی لەشکرکێشی و ئۆپەراسیۆنە سەربازیەکانیەوە بۆ هەرێمی کوردستان بگوازێتەوە ئەوە بە هەموو پێوەر و پێوانەیەک خەرقی یاسای نێودەوڵەتیە و گەلی کورد لە بەرامبەر ئەو هێرش و پەلامارانە یەک ڕیز و یەکدەنگ ڕادەوەستێ و ڕاوەستاوە و بە هەموو شێوەیەک ئەگەر بۆی بکرێت بەرپەرچی ئەو جۆرە لەشکرکێشیانە ئەداتەوە چونکە خودی خەڵکی کوردستان خەبات بۆ ئازادی و لە پێناو ئازادی و تێکۆشان دەکا و هیچ ڕێگریەک و هیچ کارێکی لەشکرکاری ناتوانێت ڕێ بە خەونی ئازادی خەڵکی کوردستان بگرێت بێگومان یەکێتی نەتەوەیی و هاوکاری یەکتریکردن و ڕێخستنی ناوماڵی کوردی و بوونی یەک وتار و یەک خەتابی سیاسی و یەک خەون بۆ ئازادی کوردستان ئەوە خاڵێکی بەهێزی خەڵکی کوردستانە بەڵام بەداخەوە لە ئێستادا ئەوە نابینی بۆیە دەبینی بیر و بۆچوونەکان هەڵوێستەکان جیاوازە بەڵام گرنگ ئەوەیە گەل لە پشتی ئازادی خوازانە و گەل بە هەر جۆرێک کە بۆی دەکرێت پشتیوانی لە خەبات و تێکۆشانی باکوور دەکا و لە باکوور پشتیوانی لە پێشکەوتنەکانی باشوور دەکەن و لە ڕۆژ هەڵات و لە خۆر ئاوا و خۆر هەڵات بە هەموو شێوەیەک گەل لە ئازادی گەیشتووە بەڵام بەداخەوە ئەوە لایەنە سیاسیەکانن کە بەرژەوەندی حیزبی و خێزانی و ئەمانە وایان لێ دەکا هەندێک جار سەنگەرەکان بەلاواز دەبینرێن